خاوەن ماڵ بێدەنگە و میوان لەسەر سەروەری عێراق شەڕیانە. ماڵ خۆی لە خۆیانە بوو میوان ڕووی تێکرد. ئەمە ڕێگە و پەندەیە کە دەڵێی بۆ عێراق وتراوە و لە ئێستادا ئەم وڵاتە لە ناو خۆیدا تووشی قەیرانی ئیداری و بەڕێوەبردن و پاراستنی سەروەری خۆی بووە و خەریکە دوو وڵاتی دراوسێ لەسەر بەزاندنی سنوورەکانی خاکی عێراق پێکدا دەدەن و باڵوێزەکانیان هێرش دەکەنە سەریەک. لە چەند ڕۆژی ڕابردوودا باڵوێزی ئێران لە عێراق لە چاوپێکەوتنێکدا ڕایگەیاند پێویستە تورکیا لە نێو خاکی عێراق بڕوات و داوای لەو وڵاتە کرد بگەڕێتەوە سنوورەکەی کە لە نەخشەی نێودەوڵەتیدا دیاری کراوە و شەنگال هیچ پەیوەندیەکی بە تورکیاوە نییە تاوەکو بڕیاری لەسەر بدات. باڵوێزی ئێران باسی لەوەش کرد ئەوان قبوڵی ناکەن چ تورکیا چ وڵاتێکی دیکە دەسوەردانی سەربازی لە عێراق بکات. ئەو قسانەی ئیرەج مەسجدی باڵوێزی ئێران لە بەغدا تورکیای نیگەران کرد و بووە هۆی ئەوەی فاتح یەڵدەز باڵوێزی تورکیا لە عێراق وەڵامی بداتەوە و بڵێت باڵوێزی ئێران دوایین کەسە لە بابەتی ڕێزگرتن لە سنوورەکانی عێراق ئامۆژگاری تورکیا بکات. ئەو کات لە بەرامبەر قسەکانی مەسجدی وەزارەتی دەرەوەی تورکیا ڕایگەیاند باڵوێزی ئێران لە ئەنکەرە لە بەرامبەر لێدوانەکانی باڵوێزی ئێران لە بەغدا بانگهێشت کراوە کە باسی لە پێشێلکردنی سەروەری عێراق لەلایەن تورکیاوە کردووە. لە کاردانەوەی ئەو کارە ئێرانیش باڵوێزی تورکیای لە تاران بانگهێشت کردو بە توندی هۆشداری و نیگەرانی وڵاتەکەی لە لێدوانەکانی بەرپرسانی ئەنکەرە دایە باڵوێزی تورکیا. دوای قوڵبوونەوەی ئەو بابەتانە وەزارەتی دەرەوەی عێراق هاتە سەرخەت و لە بەیاننامەیەکدا ئەحمەد سەحاب وتەبێژی ئەو وەزارەتە دەڵێت سەروەری خاکی عێراق پرسێکی ناوخۆیە و حکوومەت دەتوانێت داکۆکی و بەرگری لە بەرژەوەندەکانی بکات و دەزانێت چۆن سیاسەتی خۆی لە ناوخۆ و دەرەوەی عێراق پەیڕەو بکات. سەحاف دەڵێت پاراستنی سەروەری خاکی عێراق ئەرکی ئێمەیە و پێویست ناکات هیچ لایەنێکی دەرەکی بەرگری لە عێراق بکات. هەروەها نابێت هیچ دەوڵەتێک ئەو سەروەریە پێشێل بکات. وەکو پەیامێکیش بۆ هەردوو باڵوێزەکە سەحاب لە بەیاننامەکەدا وتوێتی ڕێکەوتنامەی ڤێننا بۆ ڕێخستنەوەی پەیوەندیە نێودەوڵەتیەکان دوو خاڵی گرنگی بۆ نێردە نێودەوڵەتیەکان و دیبلۆماتکارەکان دیاری کردووە. ئەوەش ڕێزگرتنی سەروەری و دەسوەرنەدان لە پرسی ناوخۆی ئەو وڵاتەیە. هەر لە کاردانەوەی ئەو مشتومڕانە محەممەد حەلبوسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی ژاتە سەرخەت و داوای لە نێردە دیبلۆماسیەکان کرد دەست لە کاروباری ناوخۆی وڵات وەرنەدەن. حەلبوسی لە تویتێکدا ڕایگەیاند ئەرکی نێردە دیبلۆماسیەکان لە عێراق نوێنەرایەتی کردنی وڵاتەکانیان و بەهێزکردنی هاوکاری نێوان هەردوو وڵاتە. باسی لەوەش کرد هەندێک لە نوێنەرانی ئەو وڵاتانە باش دەزانن ئەرکەکانیان چییە و دەست لەو پرسانە وەرنادەن کە پەیوەندیان بە ئەوانەوە نییە و ڕێز لە سەروەری عێراق دەگرن بە هەمان شێوەش مامەڵەیان لەگەڵ دەکرێت. لە دوای ڕوخانی ڕژێمی بەعسەوە پرسی سەروەری خاکی عێراق بۆتە ئەو پرسەی پەرلەمانتاران و بەرپرسانی عێراق داوای سەروەربوونی بکەن. هەروەها زۆرترین کاتیش خاکی عێراق لەلایەن وڵاتانی دراوسێەوە پێشێل کراوە و تەنانە دوای لێهات سەرۆکۆماری تورکیا هەڕەشەی ئەوەی کرد کە ڕەنگە شەوێک لە ناکاو بچنە شەنگال کە هاتنە نێو خاکی وڵاتێکی دیکەیە.